بەگومان خۆپارێزیەکان لە هەموو وەرزێکدا گرنگە، بەڵام لە وەرزی گەرمادا کاتێککە تشکی خۆر زیاتر بەرمان دەکەوێت، وەروەها مانەوەی تشکی خۆر لەسەر زەوی زیاترە و ڕێژ پلەیکانی گەرماش زۆر زیاتر بەرز ئەبنەوە. ئەوە پێویستە خۆپارێزەکان زیاتر بکەین چونکە بڵاوبوونەوەی نەخۆشەکان وەروەها بەرکەوتن بە تشکی خۆر و تشکە زیانبەخشەکانی خۆر زیاتر لێمان ئەدات. ئەمەژۆ ئەکات کە زیاتر زیاتر دووچاری نەخۆشی بینەوە و زیاتر لێکەوتی خراپ لەسەرمان دەربکەوێت بە بوونی وەرزی گەرما و تیشکی خۆرەوە. جا ئێمە باس لە خۆپارێزەکان دەکەین لە وەرزی گەرمادا بزانین خۆپارێزەکان چیە، هەر لە جلوبەرگەکانەوە بەکارهێنانی دژەخۆر هەتاوەکو ئەو کەسانەی کە لە بەردەم گەرمایە کار دەکەن ئەمان چۆن خۆیان پارێزن. گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز ڕەفیق نەسرەدین لە پرسیاری ڕۆشنبیری تەندروستی سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. خێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. کاک ڕەفیق، بۆچی زیاتر جەخت لە وەرزی گەرما ئەکرێتەوە بۆ خۆپارێزەکان، بۆچی لە وەرزەکانی دیکە بۆ شێوازە نییە؟ خۆپارێزی هەموو کات گرنگە، تەنها لە وەرزی گەرما نیە، بەڵام پێشەوەی بین لەسەر بابەتەکان حەزەکەم ئیشارەت بە خۆپارێزی بم. خۆپاراستن ینی تەندروستی گرنگە، بەڵام زۆربەی کەس غەڵەت لە تەندروستی گەشتووە کاتێک باسی تەندروستیە کات کە نەخۆش بێ پێویستی بە چارەسەر بێت، بەڵام خۆپارێزی گرنگترە لە چارەسەرکردن، هەم ڕێکارەکانشی ئاسانترە هەم هەنگاوەکانشی گرنگترە. ئەگەر بینێمە هەنگاوەکانی خۆپارێزی جێبەجێکەی لە هەموو کاتێکە لە زۆربەی زۆری نەخۆشیەکان پارێزراوە بین کە گەورەترین نەخۆشی کە لە ناو خۆمانە نەخۆشی ژێرپەنجەکانە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێت لە 140 بۆ 30 بۆ چلی بە ڕێگای خۆپارێزی ئەتوانی ڕێگری لێ بکەین. ینی خۆپارێزی هەموو کاتگەنەکە نەک لە وەرزی گەرمایە، بەڵام بەپێی وەرزەکان خۆپارێزەکان ئەگۆڕێن. لە وەرزی گەرمایان بەڵێ کۆمەڵێ نەخۆشی هەن لە کاتی وەرزی گەرمایە بڵاوە بنەوە، یاخود لە وەرزەکانە بە تایبەتی سکچون و ڕشانەوە بەهۆی خۆراکی پیسەوە بۆی گەرماوە لەم کاتیا گرنگە خۆمان پارێزین و هەنگاوەکانیش لە ئەوەی کە تەوەرەی ئێوەی بەڕێزە لە گەرما بەڵێ لە وەرزی گەرما گرنگترە و پێویستە ڕچاوی خۆپارێزەکان بکەین. کاریگەریەکانی گەرما چییە گەر بێت ئێمە خۆمان نەپارێزین؟ گەرما پێشەوەی باسی گەرماکەین، یعنی ئینسان لەشی ئێمە زۆربەی زۆری ئاوە، ینی سێبەشی لەشی ئینسان لە ئاو پێکاتەوە. ئەجا لە بەرکەوتنی تشکی خۆریش چی کەمەکاتەوە؟ بەهۆی بەرکەوتنی تشکی خۆر و ئارەقەکەینەوە ئاو کەمەکەینەوە. لە ئارەقکردنیشا چیمان هەیە؟ مادە پێداویستیەکانی لەشمان هەیە، کانزاکانمان ئەلکترۆلەکانمان هەیە، بەهۆی گەرماوە لە دەستی دەدەین کە ئەم مادانەمان لە دەستدا گێژبوون، ماندووبوون، دڵتێک هەڵهاتن و هەروەها لە حاڵەتە زۆر گەورەکانە سترۆک لێدانی دڵ کەمە بێتەوە و لە هۆشخۆچون دروست دەکات. گەرمابوون نیکی زۆر کە زۆر لەگەبەر گەرما بێت و یاخود خۆرێکی زۆر بەرەکەوێ لە کۆتاییشا خۆربردن کە خۆربردن بابەتێکی فریاگوزاری سەرەتایە کاچێتە زمنی فریاگوزاری سەرەتایە و پێویستە بە زووترین کات چارەسەریکی. باشە کاک ڕەفیق، خۆپارێزەکان بە پێی تەمەنەکان دەگۆڕە لە وەرزی گەرمایە خۆ تەمەنەکانی شێوازە؟ خۆپارێزەکان بۆ هەموو بابەتەکان بە پێی تەمەنەکانە گۆڕە، بەڵێ خۆربەرکەوتن یاخود خۆپارێزی لە گەرمایە بەڵێ لە مناڵە مەترسیدارترە، لە بەتەمەنەکانە مەترسیدارترە وەک لە کەسێکی پێگەشت و گەنج، چونکە مناڵ بەرگری کەمترە و ئەگە زۆر لە بەخۆر بێت ئەم زوو نیشانەکانی زیاتر لێ دەرکە، یاخود کەسێکی بەتەمەن یاخود خۆی کەسێک خۆی نەخۆشی هەیە، نەخۆشی درێژخایەنەکانی لەگەڵایە زۆر بەرکەوتنی تشکی خۆر و زۆرمانەوە لە بەرگەرمایە بەڵێ زووتر نیشانەکانی لێ دەرەکەوێت، زووتر تووشی لە گێژبوون یاخود بورانەوە یاخود نیشانەکانی ترە. گەر باسێک لە خواردن و خواردنەوەکان بکەین تا چەندێک گرنگە ڕەچاوی جۆری ئەو خواردن و خواردنەوانە بکەین لە وەرزی گەرمادا و ئایا بەڕاستی کاریگەریەکی زۆر لەسەر جسممان دروستەکە بێت و ئاگاداری خۆمان نەبین؟ خۆراک
پێداویستێکی ژیانە، یعنی ئەگە خۆراک نەبێت چۆن ئاو هەوا و خۆراکی ژێکێکە لە پێداویستەکان، بەڵام ئەبێ بە وریایەوە بێت، نەکەن لە وەرزی گەرمایە، نەک لە هەموو کاتێک پێویستە ئاگاداری خۆراکەکانمان بین، پێویستە ئاگاداری ئەوە بین چی ئەخۆین، با لە وەرزی گەرماشان نەبێت خۆراکێکی سەردانە پۆشا و لە وەرزی زستانە و لە وەرزی گەرمایە کاریگەریەکی نەرێنی هەیە و تووشی نەخۆشیمان نەکات ئەگەر پاک نەبێت و تەندروست نەبێت، بەڵام لە گەرمایە عملێکە خێراترەکات. چونکە بۆچی بەکتریا و میکرۆبەکان کە دەبنە هۆی سەرچاوی نەخۆشکەوتنمان لە عملی گەرمایە لە کاتی گەرماوینەکە زووتر گەشاکەن و زووتر نیشانەکانیمان لەدە. ئەگەر بین بەراوردێ بکەین خۆراکێک لە وەرزی زستانە و لە وەرزی گەرمایە هەمان خۆراک بن و هەمان سەرچاوی پیسیان هەبێت، ناتەندروست بن بە کوردی ناتەندروست بن. لە وەرزی زستانەکە هەمان خۆراگەی چەند سەعاتێ دواتر نیشانەکان، بەڵام لە وەرزی گەرماکەیەکەم ئەم خۆراکە ناتەندروستن دەست بە جێش خۆراکیان نیشانەکانمان لێ دەرنەکەوێت، چەند کاتژمێر چەند دقەیەک بۆ لەوەیە چارەکێ نەخایەنێت نیشانەکانی بە سوکچون و ڕشانەوە دەرکەوێت و کاریگەری نەرێنی لەسەرمان دروست بکات. باشە، ئەوانەی کە کارەکانیان لە دەرەوەی و لە بەردەم خۆر و گەرمایەکی زۆرە، ئەمانە پێویستە چۆن خۆیان پارێزن، خۆ پارێزەکان بۆ ئەمان چۆنە؟ ئەمە زۆر گرنگە. بەڕاستی چینی ئێمە هەموو چینەکانمان، چینی خوێنەوار و چینی لەسەرۆنی تەباقە یەکمان هەیە لە خوارەوە ئیشی ڕۆژانە لە بە گەرمایە بە تایبەتی کرێکارە بەڕێزەکان، ئەمە زۆر زۆر گرنگە. بەڕاستی پێشەوەی بێمە سەر خۆ پارێزەکان ڕێنمایەکم بۆ خاوەنکارەکان. بەڕاستی لە وەرزی گەرمایە و لە مانگی 7 و 8 تۆزێ ڕچاوی باری تەندروستی کرێکارەکان بکەن، یعنی ئەگە بتوانرێت بکرێ بە قانونیە، بکرێ بە ڕێنمایەک لە سعات 12 کە گەرمای نیۆڕۆ دەست پێکات و گەرماکە ڕاستەوخۆ لێ دەدا بۆ سعات 2 زیاتریش ئیسراحەتێکیان بەدێت، دوای تعویز بکرێنەوە لەو سەرەوە سعاتی کارەکان بکەن، چونکە لەم کاتەیە دەسەڵاتیش نییە ئیشەکەی لەبەر خۆرایە. بەڵام ئەمەش کە نەکرات خۆپارێزی هەیە. بەڕاستی ئەو جلوبەرگانە بەکاربێنن کە ڕەنگکاڵەکان بەکاربێنن، ڕەنگ تۆخەکان بەکار نێنن، چونکە ڕەنگ تۆخەکان گەرما هەڵەمژن و زیاتر گەرمامانەکەن و شتی تەنکی و هینیش لۆکەش لە ژێرۆ لە بەرکرد، یعنی گەرما خۆپارێزی لە گەرما بەوە نییە بڵێ من جلی کەم لە بەرکەم، قۆڵکوتێ لە بەکەم، تیشێتێ لە بەرکەم، فعلینە علاگە ئیشی پێوە بکەم. ئەمانە بەڕاستی ناتەندروستن و زیاتر ئەگەری گەرماکان لەسەر دروست دەکات و زیاتر تووشی گەرمابردنەکە بن. باشتر وایە جلێک کی لۆکە لە ژێرۆ لە بەراکەن، هەتا زیاتر جلوبەرگیان لە بەرابێت تیشکی خۆرەکە زیاتر کاریگەرێکی کەمترە بێتەوە. و خواردنەوەی ئاوی پێویست بە بەردەوامی ئاو بخۆنەوە ئەگەر توونیشیان نەبوو، یعنی بە بەردەوام ئاو بخۆنەوە، ئاوی پاکی خاوێن، نەک ئاوێکی ناتەندروست ئاوی خاوێن بخۆنەوە بە بەردەوام کە بڕێکی زۆر بخۆنەوە. ئەگەر ئێستا ئینسان ئێمە لەبەر سێبەر و لەبەر لە ماڵ و لەبەر لەم ستودیۆ یاخود لە هەر شوێنی کارەکەمان لەبەر پێنیکی یاخود سێبەریشە ڕۆژانە 7 بۆ 8 بەرداخ ئاومان پێویستە بێت. جاگەر بچیتە دەریشەوە با نەڵێ من لە دەرۆ ئیشەکەم و کرێکارم 7 بەرداخ 8 بەرداخ ئاوم پێویستە، نەباو زیاتری کات بابڕا بۆ 10 بەرداخ، بابڕا بۆ 12 بەرداخ بەردەوام ئاو بخواتەوە. بۆچی؟ چونکە لە کاتی عەرەقکردنە مادەکان دەرەکات و ئاوەکەش لە دەسەدا تووشی وشک بوونەوە بێت و بەکارهێنانی دژەخۆریش بۆ هەموو کەسێ پێویستە. بەڕاستی کۆ خۆتان پێش بەرنامەکە ئیشارەتا بێتە دژەخۆر ڕێکە پێدراوە لە هەموو کاتێکە و هەموو سەر سەعاتێک 2 سەعات جارێکیش ئەتوانێت دژەخۆرەکە لەگە خۆیان بەرێت لەسەر ئیشەکە بەکاری بێنێ بۆ بەکە پاراستنی پێستی واتوانێت بیدا لە ئەو شوێنانی کە دەرەکەوێت. و
کڵاوش ئەم خۆپارێزانێکە هینەکان عینە کڵاو ئەمانش دروستن بۆ خۆپارێزی لە کاتی خۆرا گرنگە پێویستە بەکاربهێنێت. باشە دەوترێت لەگەڵ هاتنی گەرمایە نەخۆشی هەناویەکان زۆر ئەبن و کەسانێکی زۆر تووشی سکچون و ڕشانەوە و جۆرێک لە پەتا ئەبن ئەمە کاریگەری ڕاستەوخۆ هەیە بە گەرماوە وەک باسمان کرد 20 بڵێ چونکە عملی گەرماکە چییە؟ خۆرەکە لێتەوە مادە پێداویستەکانی جسم کەمە بێتەوە ئەجا کە مادە پێداویستەکانی جسمش کەم بۆیەوە مەناعەش کەمە بێتەوە کە مەناعەش کەم بێتەوە بە بیزەبەت سکچون و ڕشانەوە لە وەرزی گەرمایە سەر هەڵەدا بە تایبەتی لە مناڵە و لەو کەسانەشە کە زیاتر لە بەخۆران و لە ئەو چینەشە کە زیاتر خواردنی دەرەوە فاسفودەکان بەکارێن ئەوانی کە جۆرێک لە نەخۆشیان هەیە بنمونە شەکریان هەیە زەختیان هەیە تا چنێک گرنگە لە مۆرزە زیاتر ئاگاداری خۆیان بن وەک لە کەسێکی ئاسایی وەک باسم کرد بۆ ئەمان زۆر گرنگترە یعنی ئەوانی نەخۆشیە درێژخانەکانیان هەیە مەناعەشیان کەمترە وەکو مناڵ تەحمولیان لەگەڵا کرێ بەڵێ کە دروستبوون یاخود نەخۆشی شەکرە و زەخت کەچیان ئەمانیش عینەش وەکو گەرما وایە پێداویستەکانی جسمیان کەمە بێتەوە و لە ئەسنا شاوانی کە نەخۆشی زەختیان هەیە بەهۆی بەکارهێنانی دەرمانەکانیانەوە زیاتر سەر ئاوێکەن و زوو ئەچنە سەر ئاو دەشۆرەکان و میسکردنیان زۆرە بێ ئەمانیش بیزەبت ئەگەر لە بەر خۆرابن عملیەکە دووهێندە ئەکات بەڵێ بۆ ئەمان زیاتر خۆپارێزەکە گرنگە و مەترسیشی زیاترە پێویستە زۆر ئەمان وریابن و ئاگادارن. فریاگوزاری سەرەتاییمان هەیە بۆ کەسانی کە خۆر بردوون یان خۆر لێداون؟ بەڵێ فریاگوزاری سەرەتایی هەیە بۆ کەسانی کە خۆر بردوونی یاخۆ بەر تیشکی خۆر کەوتون بە تایبەتی ئەمانە خۆربردن لەو کەسانی کە ئەچنە سەر ئاو یاخود مەلەوانەکان یاخود ئەچێتە دەرەوە بەیانی تایۆرە لەسەر ئاو بن یاخود ئەوانەی کارەکانیان لەسەر ئاو بۆ نمونە ڕاوچی ماسیەکان ومانێکە ئەمانە خۆربردنیانەتیان ڕۆدا خۆربردن لە بە تشکی خۆر سووتان بە تشکی خۆر سووتانی پلە یەک و پلە دووش دروست دەکات لە پلە یەکە پێویستی بە هین نییە ینی فریاگوزاری سەرەتایی نیە تەنها لابردنیتی لە بەرخۆرەکە بەڵام لە هەندێک حاڵەتە زۆر توندەکانە کە زۆر ئەمێنێتەوە بۆ نمە 8 بۆ 9 ساعت لە بەرخۆر ئەمێنێتەوە بە تایبەتی ئەوانەی لەسەر چەم و ڕووبارەکانن سووتانی پلە دووش دروست دەکات بەڵێ ئەمانە پێویستی بە فریاگوزاری سەرەتاییە پێویستە بە زووتنی کات چاودێری بکرێن و فریاگوزاری سەرەتاییان بۆ بکرێت و فریاگوزارە سەرەتاییەکانیش ڕێنمایەکانیش بۆ ئەوان هەچ کەسێک کە لەگەڵی بیاخۆت هەندێک کات بێهۆشی دروست دەکات لە هۆشخۆچون دروست دەکات یعنی پێویستی بە ئۆکسیجین و CPR و بژانەوەی دڵوسیەکانیشە بێ ینی زۆر هین نییە ینی بەسیط نییە یا ئاسان نییە بڵێن خۆربردنیەکە و ئاساییە لە حاڵەتە زۆر توندەکاندا احتیمالیە دڵ لە وەسان بۆستێت ینی حاڵەتی واشەیە و ڕوشی دا و کەیسی واشە بۆ ینی پێویستە بە زووترین کات چاودێری بکرێت و فریاگوزاری سەرەتایی بۆ بکرێت. باشە ئەماشت بۆ کرد کە منداڵان زۆر ناسکن و خێراتر کاریگەر ئەبن بە گەرمە ئایا کاریگەری گەرمای ناو ئۆتۆمبیل چۆن دەرئەکەوێت لەسەر منداڵان و پێویستە چۆن بیان پارێزین؟ عینشتە ینی بگرە خراپتریش گەرمای ناو ئۆتۆمبیل ینی گەرمای ناو ئۆتۆمبیل هەم تشتی خۆرەکەی خۆ عادەتەن هەمومان ئەم هینەمان بەسەراتەوە لە وەرزی زستانە کە ئۆتۆمبیلەکە ڕاستەوخۆ خۆرەکایەتە یا لە پەنجەرەکەی هێتە ژوورەوە حەز بە مرتاحیەکەی لە وەرزی گەرماشە گەرمای دەرەوەگەر 40 پلە بێت چوویتە ڕاستەخۆ چوویتە ناو ئۆتۆمبیلەکە چەند پلەیە زیادەکە وە لە هەمان کاتیشە هەواش کەمترە ینی گەرمای ناو ئۆتۆمبیل بگرە خراپتر و مەترسی دارتریشە چونکە ئۆکسجین لە ناوەندەیە کەم بۆتەوە و لە هەمان کاتیشە پلەی گەرمیەکەی بەرز بۆتەوە ئەمە پێویستە دایک و باو زۆریا بێت بە تایبەتی نابێت مناڵ لە وەرزی گەرمای لە ناو ئۆتۆمبیلە بە تەنها جێ بێڵێت بەداخەوە حاڵەتی واشمان هەبوو کە منداڵیانی لەدەستی وا هەبووە چەندی حەدەسی وا بووە بە هیچ شێوەیە نابێت دایک و باوک بۆ چەند دەقەیەکیش بێت مناڵەکەی جێبێڵێت
لە ناو ئۆتۆمبیلەکە بۆ نمونە لەگەڵاتی دابەزێت مارکێتێک ئەچم و ئەگەڕێمەوە بەم کاتانە چەند لەحزەیەکی کەمیش نابێ مناڵجێ بێت چونکە وتم وەک باسمان کرد پلەی گەرما بەرز دەبێتەوە ئۆکسیجین لەو ناوەدا کەمە بێتەوە احتیمالی هەیە خنکان دروستکات و لەبەر ئەوەی مناڵ وتمان مناعی کەمترە و ناسکتریشە گەرمای ئۆدنا ئۆتۆمبیل زووتر کاریگەرەکەی لە سەر منداڵەکە دەرەکەوێت ئەگەر زوو ئاگاداری نەبێت زوو فێنێکی نەکەین و احتیمالی هەیە بە نەخۆشی کی وەرزی کۆتایی بێت. وەک بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تەندروستی سلێمانی چه هەڵمەتێکتان ڕاگەیاندووە چۆن کار لەسەر بابەتی ئەم ڕێنماییانە ئەکەن و هاوڵاتیان چۆن دەتوانن سوود لە ڕێنماییەکانتان وەرگرن؟ ڕۆشنبیری تەندروستی سلێمانی هۆبەیەکمانەیە لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی و لە هەموو مەڵبەندێکی تەندروستیسا لە هەموو گەڕەکەکان کە هەر گەڕێکی مەڵبەندی تەندروستیە بێ وەحدەیەکەیە یعنی کارمەندێکی تەندروستی بەرپرسە لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری تەندروستی بە شێوەی ڕاستەوخۆ بە فەیس تو فەیس لەگەڵ خەڵکا لە کاتی محازەرە و وانەکانە کورتەوانەکانە ڕێنمایەکانەیە و بە بروشور و بە ڕاگەیاندن و پۆستەرات ڕێنمایەکانمان بڵاوکەینەوە و لە کاتی سەردانیکردنی هاوڵاتیانیش بە بنکە تەندروستیەکانە ئەم ڕێنمایانەیان پێدرێت. زۆر باشە ڕێنمایەکان چین بۆ شۆردنەوەی سەوزە و میوەکان بە تایبەت لە وەرزی گەرمادا بۆچی هێند جەخت لەسەر پاکڕاگرتنی ئەو سەوزە و میوانە ئەکرێت کە بەکاری دێنین ڕۆژانە؟ سەوزە و میوە ئەویش خۆراکێکە پێویستیەکی ژیانە نەک هەر لە وەرزی گەرمایە بەڕاستی پێویستە لە هەموو کاتێکا زۆریابی پاکشکردنەوەی و سەوزە و میوە بێت چونکە تەندروستی تەنها بە یەک ڕێگا نەخۆش ناکەوین یعنی ئەگە بین باسێکی تەندروستی بکەین بیکەین بە دوو بەشەوە نەخۆشە گوازراوەکە و نەخۆشە نەگوازراوەکان نەخۆشە نەگوازراوەکان ئەمە لێ گەڕێن بۆ ئەولا نەخۆشە گوازراوەکانیش بە چەند ڕێگاکە گوازانە گرنگترینیان یاخود ئەوەی کە زۆر زۆر با و شایع لە ناوێمەیە ئەو نەخۆشیانە کە لە ڕێگای خۆراک و ئاوا گوازرێنەوە یعنی نەخۆشە گوازراوەکان بە چوار جۆرەوە چوار ڕێگەی گواستنەوەی هەیە یەکێکیان خۆراک و ئاو خۆراکە سەوزەش یەکێکە لە خۆراکانش و سەوزەکانیش زۆربەی زۆری سەوزەکان هاوڵاتیان دڵنیانین بەڕاستی لەسەر چاوەی دروستبوونەکەی ڕواندنەکەیەوە یعنی ڕاستە حکوومەت چاودێریەکات و شارەوانی ئاگادارە و ڤێتەنەری ئاگادارە و نازام کوشت و کاڵ چاودێریەکات بەڕێوەبەرایەتیەکان هەریەکان چاودێریەکان بەڵام بەڕاستی ئێمەی هاوڵاتیان ئەم عملیە نازانین کەواتە ئەگەر نەزانین دڵسەر چاوەی ڕوانەکەی لەکوێوە دەستمانەکەوێت بەڕاستی یەکێکە لە هۆکارەکانی گواستنەوەی نەخۆشی بەڕاستی لەم وەرزەدا وەرزی گەرمایە سکچون و ڕشانەوە خۆی لە ئارایە هەموو کاتێ لەم کاتیا دروستە بێت و لە ناویشی سکچون و ڕشانەکانشە نەخۆشی کولێرا هەیە یەکێ لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی نەخۆشی کولێرا ئاو خۆراکەکانە و لەگەڵیشە سەوزەیە کەواتە شۆردنەوەی سەوزە نەک لە وەرزی گەرمایە لە هەموو وەرزەکانە پێویستە بە ڕێکوپێکی بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی گرنگ پاک بکرێت و ئەنجا بخرێتە سەر سفرەکان و بەکاربهێنرێت و لەم وەرزەشە بە تایبەتی لە وەرزی گەرمایە ئەگەر لە وەرزی زستانە 10 دقە 5 بۆ 10 خولەک پاکردنەوەی سەوزەکانمان کردووە بەڕاستی ئەبێت لە وەرزی گەرمایە ئەو عملیە زیاترکەین 10 بۆ 15 خولەک خەریکی پاکردنەوەی سەوزە و میوەکان بین چونکە ئێمە دڵنیانی لە سەرچاوی ئاودانەکەی و هۆکایکشە بۆ نەخۆشە گوازراوەکان و سەوزەش لە وەرزی ئافو لە وەرزی هاوینیشە ئاو کەمە بێتەوە کە ئاویش کەم بۆیەوە احتیمالی هەیە ئاودانی ئەو سەوزەیە بە سەرچاوی ئاوی ماڵان پیس بێت و ئاوێکی پاک نەبێت کەواتە پێویستە بە شێوەیەکی دروست 10 بۆ 15 خولەک سەوزە و میوە بشوێنەوە
و خوێ بەکاربێنی بۆ پاکردنەوەی و حاپی کلۆر هەیە بۆ پاکردنەوەی و مادەی تایبەتی پەرمانگەنات پۆتاسیۆم لە بازارە هەیە هەر بە تایبەتە بۆ پاکردنەوەی سەوزە و لە هەمووشیان گرنگترین ئێستا توێژینەوەکان باسەکەن سۆدا بۆ بەکارهێنانی پاکشکردنەوەی سەوزەکان زۆر گرنگە بە تایبەتی مادە کیمیایەکانیش لە ناودا. ئێمە زۆر جەختمان کردەوە سەر لایەنی هۆشیاری هاوڵاتی سپاس دەکەین لێرە و زانیاری باشتدا بەڵام تا چەنە گرنگە لەسەر ئاستی حکوومەتیش لەسەر ئاستی دامودام مزراوەکان لەسەر ئاستی کردی بۆ تەندروستی لیژنەکانی قایم قامیەت جادەوبانەکانانی بە شێوازێک بێ کە ڕەچاوی سەلامەتی بکرێ لە کاتی گەرما و سەرمادا بووی کە هاوڵاتیان دوور بن لە زەرەر و زیانەکانی گەرما. خۆی ئەگەر ئێمە هەتایوارە باسی ڕۆشنبیری تەندروستی بکەین ئەگەر حکوومەت نێتە پێشەوە بەڕاستی هەل لە خاڵی سفرابین بیزەبڵ هاوسەنگی ناهاوسەنگی دروستە بێت ئەبێت حکوومەت ئەم کارانەکە ئێمەش کە لە بەڕێبایەتی خۆپاراستنی تەندروستیان ڕێنمای دروستەکەینەوە جیهەتێکی حکومین و بە ناوی بەڕێبایەتێکی حکوومەت هەرێمەوە قساکەین ئیش لەسەر یەکات گرنگیشە ئیشی لەسەر بکات بەڵام بەڕاستی تەندروستی وەکو بەشەکانی ترنین تەندروستی ئەبێت هەموو بەڕێوەبەرەتیەکانی تر لە خزمەتی تەندروستی یابن یعنی شارەوانی قایم قامێت پارێزگا ئەمانە هەرەیەکیان بە ڕێگای خۆیان ئیش و کاری خۆیانەکەن بەڵام لە هەمان کاتە ئەبێ هەموو بە دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێم لە پێناو تەندروستیان بن ئەگەر لە پێناوی تەندروستیان نەبن کۆمەلگایکی ناتەندروستیمانەوێ بەڕاستی لە ئێمەش لە ناو کۆمەلگاین و لەم کۆمەلگای بین ئەبێت بە تەندروستی بژین چونکە ئەگەر تەندروستیەکی باشمان نەبێت کۆمەلگایەکی لاوازمانە بێت ئەگەر تەندروستیەکی باشمانە بێت کۆمەلگایەکی بەهێزمانە بێت ئەگە کۆمەلگایەکی بەهێزیشمانە بێت ئیش و کارێکی ڕێک و پێک و بەجددی تریش ئیشی بۆکەین و هەنگاوی باشتریشەنی. زۆر باشە لە کۆتاییدا پامی تۆ چێ بۆ هاوڵاتیان و چۆن خۆیان پارێزن لە وەرزی گەرما؟ تەندروستی بریتی نییە تەنها بڵێن نەخۆشکەوتنە کاتێ پێویستم پێی بێت بڵێم ئەچم بۆ خەستەخانەیە عیلاجۆرەکە تەندروستی بریتە لە تەندروستی جەستە ڕۆح کۆمەڵایەتی دەرونی زۆر لایەنە خۆی لە هەر چوار فەقرەکە پێویستە بکەن ئەمانش بە خۆپارێزیەکرێن بەڕاستی هەر یەکەیان پێویستی بە خۆپارێزی تایبەتی هەیە ڕۆژیارە گرنگەیە ئەگەر ئێمە تەندروستی خۆمان بێت پێویستە گرنگی بە لایەنی ڕۆحی و جەستێ و کۆمەڵایەتی و دەرونی خۆشمان بین ئەمیش بە خۆپارێزی تەندروستیەکرێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕەفیق نەسرەدین لە پرسیاوی ڕۆشنبیری تەندروستی سلێمانی کە لەم تۆڕە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس.